السلام عليكم. وعليكم السلام بخير. وعليكم السلام. دفر من ديك. السلام عليكم. عليكم السلام بخير بكل خير. وعليكم السلام. دفر من ديك. بخير بخير. فرم مار مالي فوت أنا يا الله. فرم. يا الله. يا أخو بخير بير. عافيتك يا ربي مامولي. يا أخو بخير بير. فرم. ورا الكاك محسن ورا ومار مالي خوت أنا ورا. يا الله. يا الله. فرم. ورا بابا ورا. دور براكم ورا. يا الله. لانش. يا الله. يا خو بخير. سلامت يا ربي. ناوبانگی مامۆلیم بیست بوو شتی سەر سوورهێنەریان لێ دەگێڕایەوە جارێکیان دایکم گێڕایەوە دەیگوت مامۆلی ئاوی بە شەڕێکی خوێناویدا کرد کە 4 ساڵ بوو 2 هۆز شەڕیان بوو چەندین کەسیان لە یەکتر کوشت بوو بەڵام بە یەک دانیشتن حەلی کرد بە هەر حاڵ چوینە ماڵی مامۆلی باوکم پرسیارێکی زۆر سەرنجڕاکێشی لە مامۆلی کرد مامۆلی بله ئەتۆ پیاوەکی نازداری هۆزەکەمانی بەڕاستی جێگای ڕێز و تەقدیری پرسیارێکی شەخسیم هەبوو مامەستا دەفەرمو کوڕی خۆم برێ باش هەتا ئێستا ئەتوو کۆژن نەینایتەوە دەرێن ماری بێژن وەکو دۆی ئاو لێبڕایە کاک مۆسی ئەتۆ بەڕاستە ئەمن لە پاش سەبیحەی کو دڵم لێ ژنەچکە بینەوە سەبیحەی من ژنەکی عاقڵ بوو تێگەیشتوو بوو ئەو لە ژیانی ژن و مێرداتی زۆر شارەزا بوو ماشەڵڵا ماشەڵڵا ئەو هەمیشە دەیگوت ژن و مێرد دەبی لە نێوان خۆیاندا بەخشن دەبن لێبور دەبن ئاکە ڕەحمەت لە بابەت هەمیشە بە بەردەوام دەیگوت هەر کاتێک یەکەچیان تووڕە بوو ئەویت کە نابی تووڕەبی ئەو دەبی دام بە خۆی دابگری ڕاستەکەی لۆیە هەموو جارێ کە من لە سەبیحەی تووڕە دەبووم سەبیحە نوقەی لێوە نەدەهات لە دوایەش خۆ من ئاسن نیوە هێور دەبوومەوە لە چوومەوە کنی و دوو قسەی خۆشم لەگەر دەکرد و ئاش دەبووینەوە دەبینی ئەگەر ڕێز لە خۆت بگری ئەی بەرامبریشت ڕێز لێ دەگریتن ڕاستە کاک موحسین بەڵێ حەت جارەکیش کە لە ئیشی دەگەڕامەوە زۆر هیلاک و مادی بووم بەرهانەکی نەیە کە دەهاتمەوە ماڵێ سەبیحە لە دوورەوە بۆ ڕوەکی خۆش بە پێکەنینەوە بەرەو پیرم دەهات هەرچی ماندی بوو نە لە بیرم دەچەوە هەر زوو شتەکانی دەستنی وەردەگرەوانی لە بازار لەگەر خۆم کڕی بوو سەد جاران بە خێراتنی دەکردم لەگەڵ پیاوەکە یا خۆ بەخێر بێەوە ماڵەکەت ڕۆناک کردەوە ماشەڵڵا هەمیش لە ژیانی خۆم بە بیرم نایە بە خراپە باسی برایەکان و خوشکەکان و داچک و بابی بکەم ئەلحەقی ئەویش هەروە بوو قەت بە خراپە باسی داک و بابی نەدەکرد جلێکچن الحەمدوللا هەر جارێکیش سەبیحە خواردنەکی لۆ بکرد بام ئەگەر سوور بە ئەگەر بێخیە بە یانیش ئەگەر لە کاتی سۆرکردنەوەی بوستا بە خۆ دنیا کاو نەدەبوو قەت لێی تۆڕە نەدەبووم کچەکە قەت هاوارم بەسەردا نەدەکرد ئاک ڕەحمەت لە بابەت دەمگوت با بە ئەو ئینسانە لەبیر دەکا ئەوەی دەکا وەرە هەر ئەوەن دەژنا بەخوای لە بۆ ئیشی کاری ماڵەوە کورە لۆ ئیش و کاری تایبەتی خۆشم ڕاپرسم پێ دەکرد سەبیحەی من زۆر زیرە بوو ئەمە زۆر شت لە یەکتری فێر بوون